جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ لە عێراق جگە لە بۆنەیەکی ئاینی و کلتوری بووە تا بۆنەیەک بۆ دەربڕینی هەڵوێستە سیاسیەکانی سەرکردەکانی شیعە لە بەرامبەر دۆخی ئێستا عێراق و تا ئێستاش سەرڕایبوونی چەند دەست پێشخەریەک هیچ ئاسوێکی ڕوون لە سەرپێخستنی پرۆسەی سیاسی و دەرچەیەک بۆ یەکلایکردنەوەی ئامانجەکانی هەڵبژاردنەکەی ساڵی ڕابردوو بەدی ناکرێت. لە میانەی پێشکەشکردنی وتاری جەژندا قەیس خەزعەلی ئەمینداری گشتی عەسایبی ئەهلی حاق ڕایگەیاند زۆرینەی قەوارە براوەکانی هەڵبژاردن متمانیان بە سەرکەوتنەوەیان نییە لە کاتی دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکان. وتیشی چوارچێوەی هەماهەنگی دەستپێشخەریەکان هەیە بۆ دۆخی سیاسی و هەفتەی داهاتوو دەیخینە ڕوو. ئەمینداری عەسایبی ئەهلی حاق ڕایگەیاند ئەگەر هەڵبژاردن دووبارە بکرێتەوە بەشێک لە لایەنە سیاسیەکان تووشی شۆک دەبن. زۆرینەی لایەن و قەوارە براوەکانیش متمانیان نییە و بەڵکو و دڵنیاشن هەمان ئەنجامی خۆیان بەدەست ناهێننەوە. قەیس خەزعەلی وەک ئاماژەیەک بۆ ڕەوتی سەدر وتی ئەگەر لایەنی بەرامبەر دەستپێشخەریەکی هەیە کە زۆرینەی بۆ مسۆگەر بکات با بیخاتە ڕوو بە ڕێزەوە مامەڵی لەگەڵ دەکەن. وتیشی چوارچەوەی هەماهەنگی دەستپێشخەری خۆی ئاڕاستی سەرجەم هێزە سیاسیەکان دەکات. هاوکات خەزعەلی هەڵوێستی خۆی بۆ دەستکاریکردنی بەشێک لە بورگەکانی دەستوری عێراق خستە ڕوو ڕایگەاند ئەو دەستوری لا کاتێکی دیاریکراودا نووسراوەتەوە لە ئێستادا دەستەوەستانە لە ئاست چارەسەرکردنی کێشەکانی وڵات و هەر چارەسەرێک دەستکاریکردنی دەستوری لەگەڵ نەبێت چارەسەرێکی بچووک و لاوەکیە. لەلایەکی ترەوە عەمار حەکیم سەرکردەی شیعە و سەرۆکی هاوپەیمانی هێزەکانی دەوڵەتی نیشتیمانی هۆشداریدا لە شکاندنی سیاسی و بە هۆکاری ئاڵۆزکردنی زیاتری دۆخەکەی ناوبرد. عەمار حەکیم لە وتارێکدا بە بۆنەی جەژنەوە ڕایگەیاند پرۆسەی شکاندنی سیاسی خزمەت بە بنیادنانی نیشتیمان و هیچ کەسێک ناکات. وتی شیمانەوەی دۆخەکە بەم شێوەیە و چاوەڕوانی هاتنی چارەسەرێک لا دەرەوە و ڕق و دووبەرەکی و دژایەتیکردنی یەکتری مەترسێکی ئاشکرای و چارەنووسی کارەساتباری دەبێت لەسەر پرۆسەی دیموکراسی و دەستور و یاسا و ئاڵوگۆڕی دەسەڵات و بنیادنانی دەوڵەت و دامەزراوەکانی. وتیشی ئەو دۆخە سیاسی هاتووەتە ئاراوە بەڵگەیە لەسەربوونی کێشەی سەرەکی لە سیستەمی سیاسیدا و ناکرێت هەڵبژاردن خۆی لە خۆیدا کێشە بێت. بەوتەی سەرۆکی هاوپەیمانی هێزەکانی دەوڵەتی نیشتیمانی دۆخی سیاسی پێویستی با پێداچوونەوەیە و نابێت بەهۆی پێکنێنانی حکومەتەوە زیان بە بەرژەوەندەکانی خەڵک و سەرچاوی ژیان و خزمەتگوزاریەکانیان بگەێنرێت. هاوکات لایەنی بەرامبەری قەیرانی سیاسی ئێستای عێراق کە موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر و پێکهێنەری هاوپەیمانی ڕزگارکردنی نیشتیمانە ڕۆژی سێشەمە چاوی بە ئەندامانی فراکسیۆنەکەی لە ئەنجومەنی نوێنەران کەوت و لەگەڵیان کۆبووەوە. موقتەدا سەدر پێش هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز مۆڵەتی 40 ڕۆژی دا بە لایەنەکانی دەرەوەی هاوپەیمانیەکەی تاکو بتوانن بەبێ کوتلەکەی ئەو گەورەترین قەوارە دروست بکەن و حکومەتی داهاتوو پێک بێنن. پێدەچێت سەدر لە دوای کۆتایی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز گەمەکانی لەبارەی پێکهێنانی حکومەتی زۆرینەی نیشتیمانی دەست پێ بکاتەوە. الشروع بانتخاب رئيس جمهورية العراق لم يتحقق نصاب الثلثين وبالتالي نمضي إلى الفقرة التي تليها. ثانيا